بەرگەیشتنی خاوەن کاروانێ بەڵام بەڕاستی من زۆر خەمبارم بۆ لەبەرەوەی سەرەتاکانی ڕەمەزان من دەستم نەکردبوو بە کیتۆ هەر میوانێکمانە هات یەک دەنگ شیرینی لەگەڵ خۆی ناهێنا بەڵام ئێستا من چوومەتە ناو ڕژیمی کیتۆوە کە بۆم نییە هیچ شیرینیەک بخۆم و بۆم نییە هیچ کارپسێ بخۆم دەفەرموو سێرکە بەڕاستی تووڵێ ئەوانەیە کە لەبیریان چوێتەوە یەک مێزیان ئامادە کردووە ئەنجا دەتۆ بڵێ چی من پێشووتریش ئەو شتانم خواردووە طبعا بەڕاستی زۆر ترالیچە کی شوێنێ محەممەد خاوەنی خشخشکێک زۆر بەخێر بێ زۆر بەخێر بێ ماشەڵڵاکانیشت زۆر لێ هاتووە بژیبان و گیان سپاس دەکەم تخوا بۆ شتێکی کیتۆت بۆ من نەهێنا حەقی خۆتە جارێ بەدانیشی بەخۆ خەلی خۆمە کاگە خەلی خۆمە کیتۆی ئێستا ئەڕا دەستم پێ کردووە 5 ڕۆژە نیم ساعت لە کیتۆ بێدە دەر نیم شیرانیە کیتۆ ژەی ئەم شۆژە نیم ساعت لە کیتۆ بێدە دەر نابێت سفرە بێتەوانێ بان و پێی بڵێ شوێنێ گیانەکە من هینە کەوتمەتە ناو مۆزە لەگەڵیانە بەمان باس بکەم بزانین لە کێکەوە دەست بەم کارە کردووە پێشەوەش دەست خۆش بۆ هێدانی شیرینیەکان بەڕاستی مێزەکەت ڕازاندۆتەوانێ زۆر دەزڕەنگینی کەی دەست بەم کارە کردووە و چۆن بوو بیرۆکەی خشخشکێکت بۆ هات و ئێستا فراوانت کردوتە بە دوکانێکی یەک پرسیاری لێ وازم لێ زۆر خواردەوە بەڵێ من نزیکەی 3 ساڵ و نیوەم ئیشاکەم ماوەیەکی زۆر کەم لە ماڵەوە ئیشم کرد هەستم کرد ڕەغبەتێکی زۆر هەیە لەسەر شیرینیەکانم بە تایبەتی خشخش ناوبانگێکی زۆری هەبوو وابزانم یەکەم کەسیش بووم لە هەولێر کە دەستم بەو ئیشە کرد لە ماڵەوە پێش من کەس نەبوو ئێستا چەند پێیجێکی تریش هەیە بەڵام خشخش ئەوەیە کە شاعریەکەی لەسەرە خۆی خشەیە دەنگێت دکتۆر ئەتوانن ئەمە تام بکەن حەزەکەی لە پێیان هیوایەتی ترالیچە جارێ مەبەستمانە زۆرترین زانیاری لە بەڕێز زۆر بگرین دواتر دەکرێت چی دروستەکەن لە نێو دوکانەکەتان گروپی موزی کاکە دەبێت گفتوگۆیەکە بکەین دواتر جەماعەت دەڵێن جارێک گفتوگۆ بکەن ئەمە چەند نمونەیەکی کەمە هێناومە زۆر شیرینی هەیە لە دوکانەکەی من ئەمەیان چیسکێکە چیسکێک زۆر جۆری هەیە بەس ئەمە دوو نمونەیە هێناومە لۆتس و ئۆریۆیە هەیە فراولە هەیە مۆز هەیە یعنی هەر تامێکی تۆ بتەوێ دروست دەکرێ ئەمەیان ئەمانە زۆر جوان دیار نییە بەس ئەمە کوڕاتی لوتسە توانی بیگری بۆەوەی هاوکارانم کوڕاتی لوتسە باسیشی بکە و ئاوە بیگرە کوڕاتە هەم سەڵسەی لوتسی پێوەیە و هەم بە کێکی لوتس دروست دەکرێت تامێکی خۆش و نایە بێت چکە ڕەخبەت زۆرە ئەمە مینی دۆناتە مینی دۆنات نازانم دیارە دۆناتی بچووکە و سەڵسەکەی پێوەیە ئەمەشیان ڕەغبەتێکی زۆر هەیە لە سەری لە بەرەوەی زۆر وردە و ناوی هەویر نابێت زن و دەست بۆ ڕەمەزانان زۆر ڕەغبەت هەیە لە سەری هەمووی خۆ دروستیەکە هەمووی خۆم دروستیەکەم ئەمەی لێرەیە هەمووی خۆم دروستیە باشە لە ڕەمەزانان خەڵک داوا لەسەر چی زۆرەکە شیرینی ڕەمەزانان چیتانێ بەژێ لە زن و دەست زیاتر ئەو شیرینیانەی شیلەیان پێوەیە شیلە بەکارێت زن و دستە پاقلاوەیە حوسنی خانە قەتایفە بامیەیە ئەو شتانە زیاتر ڕەغبەتی لەسەرە لە ڕەمەزانانە ئەو مادەیە هەم بکارتێنش بۆ شیرینیا ڕەمەزانی جودایە لە شیرینیە دمانگێ دەدێ خۆی زیاتر من شیرینی سارد بەکارێنم سارد و شیرین ئەو شتانی من بەکارێنم زیاتر سارد و شیرینە شیرینی گەرمم کەمە بەڵام لە مانگی ڕەمەزانانە هەموو شیرینیە گەرمەکانیش دروست دەکەم بۆ ئەوانەکە سوکەریان هەیە چی دروستەکەین جناب هەتا ئێستا نیمە ئەوە یعنی مەسەلەن هەیە شیرینی منی بەدڵە ئەڵێ هەنگوم بەکاربێنە لە جیاتی شەکر ئەوەی سوکەری زۆر هەمووی بە شەکرە ئەوەی لێرە کیتۆ تخواکی تۆی داما بەس بەجددی کیتۆکە زۆر تامێکی خۆشی هەیە من خۆم کیتۆ ناکەم بەس هەموو جارێ تامیەکەم تامێکی زۆر خۆش و نایە باشە تۆ پێشتر پێم وایە لە خوێندنگی ئێلی مامۆستا بووی بەڵێ تۆم بۆ بیرۆکە ئەمەد بۆ هات بیلم بوارە کار بکەی
من هەر لە مناڵیەوە شیرینیم دروستە کرد ئەوە خولیای من بووە شیرینی دروستکردن داوام لێ ئەکرا ئەڕۆشتم بۆ میوانی ئەبوایە دروستکەم میوانم ئەهات ئەبوایە دروستکەم ئەبووە دایمە سەرمێزەکەم دە جۆری هەر لێ بێت کە میوانە هات دوای بیرم کردەوە ئەم ئیشە بکەم باشترە لەوەی لە مەکتەبێکی ئەهلی بم پیشەکەی خۆم گۆڕی من پەروەردەی وەرزشیم تەواو کردووە بەڵام هەستم کرد ئەم ئیشە زیاتر ئەگونجێ لەگەڵ منە لەبەرەوە ئیشەکەم گۆڕی و مامۆستایەتیەکە بوو بە شێفی کامی خۆشترە کامیان خۆشترە؟ مامۆستایەتی مەبەستم کارەکە یان شیرین شیرینیەکە نا ئەمە حەزە دایمەنیش تەلەبەکانی خۆتیان بۆلات ئەوانی کە وەڵا کێشەیەکم هەیە خەڵک زۆریت مەسەن ئەڵێ ئێمە مامۆستا بووین بەیەکەوە ئەم ناسی من تەلەبەی تۆ بووم ئەم ناسی خەڵک زۆر مەشهور بووای لێ ڕووداوی سەرنجڕاکێش دیڕۆژی سەرنجڕاکێش لە کاتی دروستکردنی ئەم جۆرە شیر نەمەنیانە یەکەم زار لە دەست سەقەت بوو بی یان شتێکی سەرنجڕاکەش هەیە بۆمان بجێڕیتەوە بەخوا هیچ کاتێ سەقەت نەبووە لە دەستم چەند خاتون لەلای ئەو کارەکەن کچێک لە لام ئیشەکەت ئەو جاروبار سەقەتەکە ئەو سەقەتەکە بەس بۆ خۆم نانا سەقەت ناکەم چونکە زۆر بە هێواشی ئیشەکانەکەم قەت وام لێ نایەت مەسەلەن بشڵەژێم یعنی بۆ سلێمانی دەبن بۆ وڵاتە بۆ شارانی دیکە خەڵک لە دهۆکەوە زۆریەت ئەیبا داواکەن لە ئاکرێت و لە بەغداش چەند مشتێکی تایبەتم هەیە و چەندین جاریش داوای ئەوم لێکراوە کە دەورات بۆ مەسەن بۆ میوانانی زۆر مەسەن بۆ حەفلە مەسەن بۆ سەکەس 200 کردومە ئەو شتانەشم کردووە ئەیکەم بۆ مناسەباتیش باش ئەو شتینانەی کە دروستەکەی زیاتر هیچ چه وڵاتێکن هی کوێن کوردین عێراقین چه وڵاتێکە ئەو بەناوبانگەکان خشخش کوێتیە شیرینیەکی کوێتیە لەوێشەوە سەری هەڵاوە خشخش بەس وەکو ئەوانی تر مەسەلەن سێرچەکەم سێرەکەم چی شیرینیەک خۆشە چی ڕەغبەتی زۆر لەسەرا مانگی جارێک دوو مانگ جارێک شتێکی تازە دروستەکەم لە دوکانەکەمە بۆ خۆت هەوڵت نەداوە شتێک دروست بکەی وەکو بڕاندی خۆت بناسرێ یعنی ئەمە شیرنەکی کە شوێنەی درستی کردی پێشتر کەس درستی نەکرد ئەم خشخشە پێکهاتەکەی سەڵسەکەی کە دروستەکرێت تایبەتە بە خۆم یعنی سەڵسەکەی جیاوازە مەسەرەن دروستیەکەن پەنیریتیایە و قشتەیتیایە و کرێمیتیایە و ئەمە جیاوازە سەڵسەکەی تایبەتە بە خۆم ئەو شتانی کە بەکاری ئەهێنم ئەو پێکهاتێ نییە کە لە یوتیوب هەیە مەسەلەن کە خەڵکی تر بەکاری هێنێت پرۆژەیە خۆفرەتر بکە گەورەتر بکە پرۆژە بە تەکیت حەزەکەم ئەمێت یعنی وای لێبێ خشخشکێک ئێستا خشخشکێک هەم کافەیە هەم شیرینیە ئەمە ئەو کاتە بێت بە شیرینی و ڕێستۆرانتی قەهوەش بخۆن لەوێ یعنی ئەمە شەربەتەکانە نمونەی هێنامە هەموو شتێک فرێشە لە دوکانەکەی منە تۆ لە ڕەمەزان زۆربەی کاژێرەکانی کارکردن خشتەکان دەگۆڕێ لە ڕەمەزان چەند کاژێر کار دەکەی بەحکمەوەی ڕەنگە خەڵک زیاتر داوای ئەم شیرینیان نیە بکەن من سعادیە کونیوینی وەڕۆی شەکەم تا 12 شەو لەم بینە مانگی ڕەمەزان ئەی هاوسەرەکەت چۆن پشتگیری کردی کە ئەمە شوێنێکی لەم جۆرە بکەمەوانێ ئەو پشتێکی زۆر گەورەیە بۆ من زۆر سوپاسیەکەم لێرەوە هەموو شتێک لە ژیانی من کە بووە بە پشتگیری ئەو و هەر شتێکیش من ویستی بێتم ینی ئەڵێ قۆریەکەی علادین ئەو قۆریەکەی علادین بۆ من خابەتی بێڵێ بژێ سپاس ئەو شەربەتانە فرێشن فرێش میوەی ناخۆیە میوە دەرەکیە چۆن مادەی زیاتر لە بەکاردنی من هەمووی فرێشە بەکارێنم ئێستا تۆ ینی جگە لە شەربەتەکانیش ئەوانەی دروستیش یەکەم ینی فرێشە تۆی زن و دەستەوێ ئەبێت چارێکێک بیستەقە چاوەڕێکی بە تازەی و بە گەرمی بدەمێ ئەمە دەوێت دروستی ئەەکەم بە تازەیی بی میوەکان هەمووی کام میوەی جوانە و ئاوی زۆرە ئەوە بەکارێنم ئەوە نییە بڵێم شەربەتێکی تر بەکارهێنم لەگەڵ یا ئاو بەکارێنم نا بەس پرتەقاڵە مەسەرەن مۆزە لیمۆیە هەمووی بەفرێشی بەکارێنم باشە خشخشکێک زیاتر لای خانمان ناسراویان لە لای پیاوانیش سەرەتا زیاتر خانمان بوو بەس ئێستا پیاوانیش حەزیان لێتی ینی یەن ئەڵێن من حەزم لەم لۆتوسەیان حەزم لەم ئۆریۆیە ئەوە مشتری تایبەتم هەیە یان مەسەرەن بە تەمەنیش هەیە پیاوێکێت تەمەنی 7 ساڵە لەوەتەی ڕەمەزانە هەموو شەوێک ئەو پیاوێت شیرین یەک لە لای منەخوات زەحمەتیەتێن پێشەوە دوی کاری چنە؟
چ ئاستەنگی هەنە دکارێ وەلی شیرانیەتێ وەڵا هیچ ئاستەنگێکی شکر نییە. جارا قوتناب شکر نانا من غاز شکر هەندی ڕۆژان هەیە بعضی ئیشان هەیە مەسەن لە ڕۆژان هەیە زۆر قەرەباڵقە وایە لە هەفتە چه ڕۆژێک بۆ جنابەت قەرەباڵقە ینی دوکانەکەتان قەرەباڵقترە لە هەموو ڕۆژێکی خۆی پێش ڕەمەزان پێشەمە و جمعان زۆر قەڵەباڵغا بەس ئێستا کە ڕەمەزانە هەموو ڕۆژەکان هەموو ڕۆژ باشە زۆرترین شیرینی کە فرۆشت بێتە چەندێک بووە ئەنیوەکو عادەت یعنی ئەنێ بڵێ ڕۆ شتەکان قازانجی زۆر بەڵێ زۆرترینیت کردبێ بڵێ ئەمڕۆ 300 کردووە وڵا بیرم نایە بەس بەعام هەموو کاتێ من یعنی شیرینی زۆر ئەفرۆش زیاتر لە چەندێک ئەەکەی لە چەندێک دروستەکەی ڕۆژانە ئەمە ڕۆژانە 5 دانەی لێ ئەڕوات ئەوانە دەدانە زیاتر ئەڕوات تقریبی 8 کیلۆ 10 کیلۆ زون و دەستەڕوات یعنی عدەدەکان زۆرن خاستن لە ئێستا کە ڕەمەزانە بەڕاستی زۆر قەڵەباڵغ لەو هەموو زۆرە شیرنەمەنیانەی کە هەیە لای تۆ بەڵێ. کامەی لە پلەی یەک دێکە زۆرترین خەڵک داوای دێت خشخش 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 لەبەرەوەشە هەر خوشکێک بەو ناوە ناسراوە هەر بە دیلیڤەریش خەڵک داوای دەکا یان ئیلا دەبێ بێتە لای خۆت نانا خەڵک داوایەکە بە دیلیڤەریش زۆر دکتۆر من خۆش داوام کردو چەند جارێک کەسی هاتووە لێ جنابەت وەکالە دیوەر بگرێ خشخشکێک بۆ شارانی دیکە بۆ خەڵک داواکە لە بەغدا خەڵک زۆر داواکە چونکە عەرەب زۆر ڕەغبەتی لەم شیرینیە ساردانەیە زیاتر ئێستا ئێمەی کورد هەموو جۆرە شیرینیەکانە خۆین بەس لای ئەوان زیاتر ڕەغبەت لەسەر شیرینی ساردا لە بەغدا لە ڕوومادیش تۆ ڤیددیۆی فێرکاریت هەیە یان خۆل دەکەیەوە ویست شتێکی وا بڵێ نازانم پلانت هەیە چۆن ئاشکرایەکە خەڵک داواکات تایبەت بەخۆی حتمما دەزانم ئەمە نانا من هەموو شتەکان خاستن ئەم ئۆریۆیە ئەمە سەڵسەکەی نە لە یوتیوب هەیە و نە لە کەسێکی ژوەرم گرتووە تایبەتە بەس بەخۆم ئەوە نییە بڵێم لە کەسێکی تریشەوە فێر بووم حەز لە کامان زیاتر لە شیرینەکان بۆ خۆت خۆم حەزم لە هەموویەتی خۆم لە دوکان زۆر بەکەمی تەنها تامەکەم بەس بەجددی لە پرۆگرام شتی وایە کە ئەی بینم زۆر حەزم لێتی خۆی بەجددی حەزم لێ زۆر بەرهەمەکانی خۆت ناخۆی جماعتی کۆنتترۆل پێمەڵێ دیارە کاک هاناوەتێتی پێ نا من زۆر بەکەمی یەک لەبەر ئەوەی وەزنم زۆر زیاد نەکات ئەگینا تامیان خۆشە ئەگەر بمەوێ بیخۆم ئەمە خۆشترینە کە ئەمە پەیام دەکەی بۆشینەکان بەجێ بێڵەوە لەگەڵ خۆمە جەماعەتی میوزیک جماعتی تاوەکەی بۆەوە تاریک باس بۆ تا دەسێتە میوانی ئێمە بوویت دەسەنجی زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بێ سەر چاو